بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دانیشتنی یەکەمی ئەنجامدا کە دانیشتنەکە بەکراوەیی هێڵدرایەوە. ئەمەش قسە و باسی نێو خەڵک و زیاتر ئەوانەی لە بواری یاسایی کار دەکەن و ڕاگەیەندەکانی بەدوای خۆیدا هێنا بەوەی کە لە بڕگەیەکی پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان کە لە خولی پێنجەم کاری پێ دەکرێت ئەوەیە کە دەبێت لە دانیشتنی یەکەمدا دوای دیاریکردنی بەتەمەنترین ئەندامی پەرلەمان بۆی سەرۆکایەتی دانیشتنی کەم بکە سوێند خواردنی ئەندامانی نوێی پەرلەمانی کوردستان دواتر دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی کە بێگومان لەم خولەی پەرلەمانی کوردستان جیاواز بە خولی ڕابردوو سەرۆکی پەرلەمان جێگری یەکەم و جێگری دووەم هەیە کە پێشتر بەو شێوازە نەبوو. هەروە باس لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان دەکەن کە بە گرنگجیەوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە باسی لەوە لێ دەکرا بەوەی کە دەستکراوەی زیاتر دەدات بە ئەندامانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە لێپێچینەوە لە حکومەت و لە دەرکردنی شێوازی پرۆژە یاسا وەرەوە بەدواداچوونی کاروباری وەزیرەکان و بەڕێوەبەرە گشتەکان. من میوانەکانم دەناسێنم بە سوپاسەوە زۆر بەڕێز شوان شێخ ئەحمەد ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان زۆر بەخێربێ سوپاس دەکەم. زۆر بەڕێز ڕووپاک ئەحمەد ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر بەخێربێ. کاکشوان لە جەنابتەوە دەست پێ دەکەم بەڕێستان لە لیژنەی یاساییش بوون لە خولی چوارەم کۆبوونەوەی یەکەم پرسی بە دوای خۆداهێنا بەوەی کە کۆبوونەوەکە بەکراوەیی هێڵدرایەوە لە ڕووی یاساییەوە گرفتی کۆبوونەوەکە کە بەکراوەی هێڵدراوەتەوە چییە؟ بەڵێ بنای خوای گەورە میهرەبان ڕێز و سڵاوم بۆ بینێرانی خۆشەویستەیە و پیرۆزبایی لە خوشی بە ڕێزمان دەکەین کە لەو خولەی کە بوویتە ئەندامی پەرلەمان هیوادارین بتوانین بە هەموو لایەک خزمەتێکی باش پێشکەش خەڵکی کوردستان بکەن. پەرلەمانی کوردستان کە لە وادەی خۆی کە لە 30 ئەیلول هەڵبژاردننی پەرلەمانی کە کرا خولی پێنجەم ئەوە بوو پاش ئەوەی کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دابەش کرا بۆ پەرلەمان و حکومەت و ئەنجومەنی دادوەری بە پێی ئەو دەسەڵاتە دراوەتە ئەنجومەنی دادوەری کە بە مەرسومێک لە 4 دەری کردووە بۆ ئەوەی کە لە 6 خولی نوێ دەست بەکار و سوێن یاسایی بخۆن بۆ ئەوی خولی پێنجەمی پەرلەمان دەست بەکار بێت. بەڵام ئێمە چاک دەزانین کە ئەو وەزعی کە کوردستان پێدا تێپەڕی ئەو لایەنە سیاسیانی کە لە ڕابردوودا لە خولی چوارەم و لە کابینەی هەشتەم کە لە ئەساسی ڕێککەوتنێکی حکوومەتێکی بنکە فراوان پێکات و حزبە ئۆپۆزیسیۆنەکان کە هاتن دەوری خۆیان بینی لە ئەدای حکوومەت بەڵام لە دواییدا دیتمان بە جۆرێشتر هەم تەوافقەت تێکچوو تەوافقە سیاسیەکە نێوان لایەنە سیاسیەکان تێکچوو واروە چەند حزبێکیش لە ناو حکوومەت پێش نزیک بوونەوەمان لە وادەی هەڵبژاردن حکوومەتیان بەجێهێشت و وەکو ئۆپۆزیسیۆنمانەوە. بەجارێرەدا کە و هەڵبژاردنشکرا هەم معادلی سیاسی لە کوردستانش لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان گۆڕا هەڵبەز و دابەزەک لە ژمارە کوسیەکانی لایەنە سیاسەکانی کوردستانیشدا هەبوو کە تا دوێنێ بە جۆرێشتر بوون و حزب هەبووە نیوەی لە کوسیەکانی لەدەستدا و حزب هەیە کوسی زیاد کردووە هەیە زۆریشی زیاد کردووە. بەڵام نەتیجەی ئەوەی کە پێویست بەوەی دەکات کە دیسان جاریشتر کە لایەنە سیاسەکان بە تایبەتی براوی یەکەم کە ئەوروپای دیموکراتی کوردستانە کە خاوەن 45 کورسی پەرلەمانیە لەگەڵ لایەنە سیاسەکانی تری کوردستان بێن دانیشتن ئەنجام دەدەن بۆ ئەوەی ئیتیفاقێکی سیاسی بکەن لەسەر دابەشکردنی پۆستەکان هەم پۆستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و هەم بۆ پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان. کەواتە دروستە بڵێین کاریگەری ململانەی سیاسیان ئەو ڕۆژە سیاسی کە لە هەرێمی کوردستانی کاریگەری لەسەر دەقە یاساییەکانیشەیە. خۆ بینیمان لە ڕابردوشپاوی پەرلەمان ماوەی نزیکەی 2 ساڵ پەچکە لە ئەرکەکانی خۆی و وەزع کاتە ئاراوە کە تەوافقی سیاسی لە کوردستاندا تێکشێنرا کە ئێمە هەمومان تێدا زەرمەند بووین. بەڵام ئومێد دەکەین لەو خولێ ئێستا وەکو هەم باسم کرد هەم معادلی سیاسی گۆڕاوە و هەم وەزعش هاتە ئاراوە کە پێویست بۆی دەکە هەمومان ڕکابەری یەکتر بکەین لە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان کامەمان دەتوانین زیاتر لە ڕێگای پرۆژە و بە ئیشکردن بۆ وعد و بەلێنانی کە لە هەڵبژاردن بە خەڵکماندا ئیشی لەسەر بکەین تا بتوانین خاوەن وعدەکانی خۆمان بین و بۆ جەماوەت لە خزمەت دابین. دەگەڕێمەوە خزمەت. ڕووپاکخان دووبارە بەخێر بی. بەڕێستان لە دانیشتنی یەکەم سوێندی یاساییتان خوارد دەمەوێت ئەوەی کە هەڵوێستی لایەنەکانە وەرگرن بەوەی کە گرفتێک هەبوو لە دوای دانیشتنەکە بەوەی دەبواە دانیشتنەکە ئەو کارێک کە بە پێی پەیڕێوی ناوخۆ هەیە تەواوی کرد بە دەستی سەرۆکایەتی دیاری کرا. قسە لەسەر ئەمە چییە؟ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان
سەرەتا دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە و زۆر بە خێراتنی مامۆسای بەڕێز دەکەم. بەنسبەت دانیشتنی یەکەمی پەرلەمان کە سوێندی یاسایی تێداخورا لەو ڕۆژەی کە لەو وادەیە کە ئێمە سوێندی یاساییمان تێدا خوارۆک و ئەندامانی خولی پێنجەمی پەرلەمان بووین بە پەرلەمانتار کەواتە کە بووی بە پەرلەمانتار ئەرکەکانی پەرلەمانی و مافەکانی شتەم و دەکەوێتە ئەستۆ مافەکانی شت دەبێت. سەبارەت بەکاری یەکەم دانیشتن کە سەرۆکی یەکەم دانیشتنی پەرلەمان طبعاً بە پێی پەیڕەو بە تەمەنترین کاندیدی سەرکەوتوو دەبێتە سەرۆکی یەکەم دانیشتن ئەویشیان کە لە دوایەوەی سوێندی یاسایی دەخوا و دوو ئەرکی دەبێت سوێندی یاسایی خواردنی ئەندامان کە ئەو سەرۆکایەتی ئەو دانیشتنە دەکا و هەروەها هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەوە لە دانیشتنی یەکەمە کە ئەرکی سەرۆکی یەکەم دانیشتنە. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوای ئەوەمان کرد و نوقتەنیزانمان لەسەر ئەوە بوو کە سەرۆکی یەکەم دانیشتن بە ئەرکەکانی خۆی هەڵسێ کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە. ئەمەش بۆ لەبەر ئەوەی کە لە خوڵی ڕابردوو بینیمان پەرلەمان وادەیەکی زۆری بەسەردا تێپەڕی تاوەکو دانیشتنی دووەمی خۆی ئەنجامدا کە وابزان بۆ ماوەی 6 مانگ ینی درێژەی کێشا ئەو دانیشتن بەکراوەی هێشتنەوە. بۆیە ئێمە پێمان وا بوو کە عورفێکی باش نییە و هەروەها ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەش نەبووین کەوا لایەنەکان نەگەنە ڕێککەوتن ئەمەش لەگەڵ ئەوە بووین کە لایەنەکان پێتانڕێگە چارە چییە وەکو فراکسیۆن بەڵێ بۆتە عورفێک بەوەی کە پەرلەمان و حکوومەت بەیەک پاکێزە. بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ پێمان وا بوو کە باشتر وا بوو پێش دانیشتنی یەکەم وەکو تەفاهومێک ینی لایەنەکان لە یەکتری تێگەیشتبانە بۆی دانیشتنی یەکەمی پەرلەمان سەرۆکی یەکەم دانیشتن بە ئەرکی خۆی هەڵسابێت دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرابە کە دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێردرێت لەوێ براوەی یەکەم تەکلیف دەکرێت بۆی کە بچێ حکوومەت پێک بێنێ واتە لەگەڵ براوەکانی تر و فراکسیۆنەکانی تر و یاخود عسابەکانی کە بگەنە نەتیجەیەک و حکوومەت پێک بهێنن. ئێمە بۆیە نوقتە نیزامیشمان لەسەر ئەو خاڵەگر کە پێچەوانەی پەیڕەو بوو بۆی حکوومەت زووتر بە کارەکانی خۆی یعنی حکوومەت زووتر تەشکیل بێ بۆی پەرلەمان بە کارەکانی خۆی هەڵسێت چکە پەرلەمان ڕووپاخان کە ئەوە نەکراوە ینی گفتوگۆی نێوان لایەنەکان نییە. پێتان وایە بەدیلی دیکە چ بوو کە لۆ پەرلەمان لۆ سەرۆکایەتی کاتی تەڕح بکرێ بەوەی بەدیلی دیکە چیە؟ گفتوگۆی نێوان لایەنەکان نەکراوە بۆتە عورفێک بەوەی کە پەرلەمان و حکوومەت بەیەک پاکێزە دەبێت گفتوگۆ لە نێوان لایەنەکان بەڕێکەوتن سەرۆکایەتی پەرلەمان دیاری کرێ اینجا حکوومەت ڕابسپێردرێ یعنی بەدیلی دیکە چیە؟ بەڵێ ئێمە پێمان وابوو سەرۆکی یەکەم دانیشتن بە پێی پەیڕەو کەەوە ئەرچێتی دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێ لە ڕۆژی یەکەم دانیشتن واتە ئەو دانیشتنە بەکراوەیی نەهێشترێتەوە چکە بەکراوەیی مودەکەی دیار نییە ماوەکەی دیار نییە کەوا دانیشتنی دووەم کەی دەکرێت و کەی دەستی سەرۆکایەتی هەڵدەبژێردرێ. بۆیە ئەگەر دەستی سەرۆکایەتی هەڵبژێردرا بە پێم وایە ئێمە لەو عورفەش ڕزگارمان دەبوو و هەروەها زووتریش حکوومەت تەشکیل دەبوو کە زوو حکوومەت تەشکیل بێ پەرلەمانیش بە ئەرکەکانی خۆی هەڵدەستێ کە بۆ نمونە یاسادانانە ئەگەر و هەروە چاودێریکردنی حکوومەت و لێپرسینەوێتی و هەروەها پسندکردنی بودجێ ئەگەر دەستەی سەرۆکایەتی لە وادەی خۆی هەڵنەبژێردرێ کەواتە ئەم ئەرکانە ناتوانێت پەرلەمان پێی هەستێ. دەگەڕێمەوە خزمەت جەنابتان وەکو بڵین خیبرەتان زیاترە ئێستا کە بارودۆخەکە بەم شێوازەیە پێتان وایە چۆن دەتوانرێت پەلە بکرێ بەوەی کە براوەی یەکەمی هەڵبژاردنەکان ڕابسپێدرێ بۆی حکوومەت پێک بێنرێت. بەڵێ پاژەوەی کە هەڵبژاردن نەتیجەکەی ئەلان کرا و تەزیقرا لەلایەن کۆمیسیۆن و ئەنجومەنی دادوەری وەکو عورف براوەی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو تەکلیف دەکرێت بە پێکهێنانی کابینە بەڵام کێ ئەو کاتێک کە لە پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا و تەکلیف لە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان کرا کە دەبێت لە ماوەی مانجێکدا لە ماوەی 30 ڕۆژدا کابینەکەی خۆی ئامادە بکە پاشەوەی کە تەوافق و ڕێککەوتن لەگەلایەنە سیاسەکان دەکرێت ئەو کاتە حکوومەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی مانجێدا دێتەوە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ سوێند خواردن. بەڵام مەبەستەکە لێرە ئەوەیە کە بۆ نەکرا ڕاستە بە پێی یاسای ژماری یەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی ساڵی 92 کە یاسای ژماری یەکە لە مادەی 46 و 47 و 48 لە مادەی 46 ئەوەیە کە کۆبنەوە پاش دەڕۆژ لەعلانکردنی لە ماوەی ئەو دەڕۆژەیدا کە پەرلەمان کۆبنەوەی خۆی دەکەوە ئەگەر لە ماوەی دەڕۆژەکەدا نەبوو ڕۆژی دواتر تلقائیە لە سەعات 12ەوە هەموو پەرلەمان بە خۆی کۆ دەبێتەوە.
بەڵێ مادەی 47 ئەو بڕگەی کە تایبەت بۆی باس کرد ئەوە جێبەجێکرا. بەڵێ مادەی 47 کە بەتەمەندترین کەس کە سوێن دەخوا و سەرۆکایەتی جەلسەی پەرلەمان دانیشتنی پەرلەمان دەکەن نەک سەرۆکی پەرلەمان دوای لە مادەی 48 ئەوەیە کە دەرگای پاڵاوتن دەکرێتەوە بۆ دەستی سەرۆکایەتی کە سەرۆک و دوو جێگرەکەیە ئەو پەیڕەوەی ناوخۆی سکرتێری گۆڕی بە جێگر بەڵام جێگری دوم هەمان ئیش و کارەکانی سکرتێری پەرلەمان دەکات بەڵام تەنها ناوەکەی بوویتە جێگری دووەمی پەرلەمانی کوردستان. بەڵام لەبەرەوە کە تەوافق نەکرا وەکو باسم کرد لە ڕابردووشدا کە بەڕاستی ینی بە وەزعێکی دۆخێکی زۆر نالەبار و زۆر خراپدا تێپەڕما کرد لایەنە سیاسیەکان توش عینادێکی سیاسی وا ببوونەوە کە نەمانتوانی بەیەکەوە هەنگاو باوێنی ئیش بکەین و بتوانین پەرلەمان بەڕێوە بین بۆیە ئێستا کە پێویست بۆی دەکە کاتێکی دەوێتن تا ئەو اتفاقە سیاسی دەکرێت. ئێستاش پادیم کرد دوستان دەست بە دانیشتەکانی خۆی لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستان دەکات بۆ ئەوەی حکومەتێکی زۆرینەی بەهێز پێک بێ. بەڕاستی لە ڕابردوودا ئێمە چەند تەجروبەکمان هەبوو لە ڕابردووماوی ڕابردوودا لە حکومەتی 50 شەڕی ناوخۆ وەزعێکی خراپ بەسەرماندا تا ئێستاش ئاساواری 50 لە کوردستاندا وجودی هەیە. ئەوی تریشا حکومەتێکی بنکە فراوان لەگەڵ ڕێزم بۆ حزب سیاسەکانی کوردستان لەناو حکومەت بوون بە هەمان نەفەسی ئۆپۆزیۆنیش ڕفتاریان دەکرد بۆیە لە پەیڕەوی ناخۆی ئەو زاری پەرلەمان ئۆپۆزیۆنیش ئەرچی دیاری کراوە ئۆپۆزیۆن ناکرێت تو لە حکومەت دابی و بێ لە پەرلەمانیش لە پەرلەمان ئەوە ئۆپۆزیۆن بی لەناو حکومەتیش دابیتن لە یەکەم دانیشتنی پەرلەمان دەبی ئەعلانی خۆت بکە کە تۆ ئۆپۆزیۆنی باشە. زۆر جار باز لەوە دەکرێت ئەوانەی کە لە نێو حکومەت بوون لە دەرێژ بۆ نمونە بەوە دەگوترا کە ئۆپۆزیۆنیش باسییان لەوە دەکرێت کە ئێمە ئەگەر لە نێو حکومەتیش بین ئەو ئەکەی کە پەرلەمانتار هەیەی دەبێت هەمان ئارگ بژێڕێ کە بەوەی کارەکانی ئەو کارانەی کە پێی وایە کەم و کوڕێ لە نێو حکومەتدا دەستنیشانی بکە ئەوە لە نێو پەرڕەوی ناوخۆدا ئەمجارە ینی ڕێگە چارەی بۆ دۆزراوەتەوە کە پەرلەمان ئەگەر پەرلەمانتار حیزبەکەشی لە نێو حکومەت بێ بە هەمان ئەرچی خۆی هەڵسێ ئەرچی پەرلەمانتار دیارە کاک محەممەد ئەرچی پەرلەمانتار بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دیارە ئێمە چاک دەزانانی ئەرچی پەرلەمان و پەرلەمانیش چییە بەڵام ئێمە ئەوەی کە جێی داغ بوو کە زۆربەی زۆریمان بەخۆشمانەوە بە لێدەر نەکەین تووشی مزادی سیاسی بووین لە دانیشتەکانی پەرلەمان یاخود لە لیژنەکانی پەرلەمان یاخود لە دانیشتنی دیتنی دوو قۆڵی و سێ قۆڵی یەکتر بە جۆرشتر بوو بیرکردنەوەکانیشمان زۆر لێک نزیک بوو بەڵام بۆ کەناڵەکان ڕاگەاندن بۆ شەقام بە جۆرشتر قسە دەکرا بە جۆرشتر قسە دەکرا لەگەڵ ڕێزم بۆ چاواشەکردن بووە کە ئەوەش زەرەری زۆری هەبوو و هەرچەندە لەم زارش بابرەی خەڵکی کوردستان هاوڵاتیان وەڵامی ئەو کەسانیان دەداوە کە بە مزادەی سیاسیان دەکرد لە هەڵبژارنەکەی بە دیارکە کە خەڵک بێزارە لەو شێوە ئاخاوتنانەی کە هیچ لە باردانیە تەنها بدوێت چاواشەی خەڵک بکەین و ئومێد دەکەین لە داهاتووشدا ئێمە دەباتیەوەی لە شاشەکان بین مزادە بکەین بین بە ئیشکردن جوابی خەڵک بدەینەوە بە ئیشکردن ئەو وعدانەی بە خەڵکماندا لە هەڵبژاردن دەرجی هاوڵاتیانمان پێ کەسب کرد بین بتوانین خاوەن ئەو وعدانە بین لەگەر فراکسیۆنەکان تری پەرلەمان چونکە هیچ فراکسیۆنیش پەرلەمان لە ڕابردوو نەیتوانێت بە تەنها بنێ من وا بۆ خەڵکی کوردستان دەکەم من وا دەکەم فران دیتمان و ئیسپاتش بوو کە هیچیان پێ نەکرا بەچ دەکرێت بەو دانیشتانەی کە لێک تێگەیشتن و حیوار و گفتوگۆ و فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان لەگەیەکەوە هەمووشمان بەیەکەوە دەتوانین تەواوکەر یەکتر بین تا پرۆژە یاسای باش دەربکەین بە یاسا و هەمووشمان دیفاعی لێ بکەین و بەرامبەر بە خەڵکی کوردستانیش ڕووسپی دەربچین باش دەگەڕێمە خزمەت ڕووباخان وەک وتت لە خولی چوارەمی پەرلەمان نزیکەی 6 مانگ دانیشتنی یەکەم کاتی هەبوو لەگەڵ دانیشتنی دووەم بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی ئێوە بێگومان ڕەنگە ئەو ترسەش ئێستا لە نێو پەرلەمانتاران لە خولی نوێ هەبێ چی دیکە ینی پەرلەمان ئەوانی کە دەرچوونێت دەتوانن چی بکەن بۆ ئەوەی بتوانێت دانیشتنی دووەم ئەنجام بدرێ و دەستەی سەرۆکایەتی دیاری بکرێ و براوی یەکەم ڕابسپێدرێ بۆ پێکەنانی حکوومەت بەڵێ خۆی ئەر دانیشتنی یەکەمە بەکراوەی هەڵدراوەتەوە ینی هەر ئەو دانیشتە درێژە بە دانیشتنی یەکەم دەدا کە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەوێ کە نوقتە نیزانیمان لەسەر ئەوە گر کە ئەو دانیشتە بەکراوەی نەهەڵدرێتەوە ئەو دوو ئەرکەی کە هەیە لە دانیشتنی یەکەم کە سەرۆکی یەکەم دانیشتن پێی هەڵستێ و جێبەجێ بکە و ئێستا ئەوەی کەماوەتەوە چونکە ئەو دانیشتنی هەڵدراوەتەوە ئەوەی کەماوەتەوە تەوافقی نێوان لایەنە سیاسیەکانە و لێک تێگەیشتن و کەوتنە ڕێککەوتنە نێوان لایەنە سیاسیەکان بۆی کە ڕێککەوتن ئەو دانیشتنەی کە بەکراوی هەڵدراوەتەوە کۆتایی پێبێت و دەستی سەرۆکایەتی دەتوان فشار دروست بکەن بۆ نمونە هەر ئەندامێکی پەرلەمان ڕەنگە لە ڕێی حیزبەکەی خۆی بتوانێت فشارێک دروست بکات بۆ ئەوەی چونکە دواتر چاوی زۆربەی خەڵک لەسەر ئەندامانی پەرلەمانە بەوەی ئەوان دەتوانن چی بکەن
بەڵێ خۆی براوەی یەکەم دەبێ هەڵسێ بە ئەنجامدانی گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی کە یاخود لەگەڵ براوەکانی کەی ناو پەرلەمان ئەمە ئێستا ئەو ئەرکە کەوتۆتە ئەستۆی براوەی یەکەم کە براوەی یەکەم بە ئەرچی خۆی هەڵسێ و پاشان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی مووقیفەکانمان کۆمەڵی ئیسلامی هەردوو ئەگەری ئۆپۆزیسیۆن بوون و هەروە چوونە ناو حکومەت لە بەردەمی کراوەیە و بڕیاری خۆی نەداوە هەتاوەکو پرۆژەی چوونە ناو حکومەت یاخو پرۆژەی حکومەتی براوەی یەکەم کە دەبینێت چۆن حکومەت تەشکیل دەکا ئەو کات بڕیاری خۆی دەدا کە هەر بە ئۆپۆزیسیۆن بوون دەمێنێتەوە کە لە خولی چوارەم لە نیوەی بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونیدا یاخود دەچێتە ناو حکومەت ینی جارێ هەڵوێستی وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئێمە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی وا بەکراوەی کاکشوان دەکەمە پرسیار بەوەی کە بۆ نمونە ئەگەر کۆمەڵ لە نێو حکومەتیش بوو ئێوە بێگومان دەبێت ڕۆیاتان دیار بێ بەوەی ئەگەر کۆمەڵ لە نێو حکومەت بووە لە دەرش بوو چۆن ئۆپۆزیسیۆنێک دەبن و چۆن کاری خۆتان دەکەن ئەوە لە نێو حیزبدایان لە نێو کۆبوونەوەی یەکەمی خۆتان وەکو فراکسیۆن باس کراوە کە هەنگاوی داهاتوتان لە نێو کاری پەرلەمانی چۆن دەبێت بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و بەتایبەت وەکو فراکسیۆنی کۆمەڵ پێمان وایە جیا لە جاری پێشوو گەر ئۆپۆزیسیۆن بین ئۆپۆزیسیۆنێکی کارا بین گەر لە ناو حکومەتیش بین بە فعلی لە ناو حکومەت بین و خزمەتی خەڵک بکەین بەڵام لە ئەرچی پەرلەمانتاری خۆمان وەکو پەرلەمانتار ئێمە بەردەوام دەبین ینی ئێمە درێژە پێدەری ئەرکی پەرلەمانتاری دەبین لەو 4 ساڵەی کە بۆ نمونە ممارەسەی ئەرچی خۆمان تێدا دەکەین واتە ئێمە گەر وەزیرێک لە ئەنجومەنی وەزیران سەر بە پشکی کۆمەڵی ئیسلامیش بێ ئێمە بە ئەرچی پەرلەمانتاری خۆمان هەڵدەستین کە بۆ نمونە شتێک لە یاخود ڕەخنەیەک یاخود خەڵک لە وەزارەتەکەی ئەو وەزیرەی کۆمەڵی ئیسلامیشی هەبێ ئێمە داوا دەکەین کە بۆ نمونە پرساندنە و هەروەها هەتا بۆ نمونە بتوانە لێسەنەوەش ئێمە بەکاری پەرلەمانتاری خۆمان هەڵدەستین ینی چاوپۆشی لەوە ناکەین کە ئەو وەزیرە وەزیری کۆمەڵی ئیسلامیە ئەگەر لە حکومەت بین بەڵام بۆ ئەو بۆ نمونە ڕەئیە کە لە ناو کۆمەڵی ئیسلامیش ئێستا باوەڕمان بەوەیە کە لە ئۆپۆزیسیۆن بین ئۆپۆزیسیۆنێکی کارا بین کە لە ناو حکومەت بین بە فعلی خزمەتی خەڵک بکەین و لە ناو حکومەت باشە کاکشوان ئەوەی پێشتر باسکردبوون منە ئێستا ئەو نەفسیەتەی یان ئەو نەفەسەی کە هەیە لە نێو بەشێک لە لایەنەکان کە ڕەنگە هەر هەمووشی نەبێ بەوەی ئەوەی کە دەتوانرێت بکرێت بە پێکەوەیی بە گفتوگۆ ڕەنگە قازانجی و بەرهەمی زۆر زیاتر بێت لەوەی کە لە نێو کەوانەیەک ناوی دەندرێ مزایەدا پێتان وایە لە داهاتووی کاری پەرلەمانی لە خولی پێنجەم بەوەی وەکو پێشبینیە وەکو کەسێکی شارەزە لە کاری پەرلەمانی ئەو ڕوحیەتە بەدی دەکرێت کە خەڵک بێگومان لە هەڵبژاردنەکانیش دەرکەوت ماندووە لەو شێوازی کاری حیزبیەتی کە لە هەرێمی کوردستان دەکرێت بتوانێت ئاڕاستی کار بگۆڕدرێ تەنها ئامانج خزمەتکردنی خەڵک بێ بڵێ هاوڵاتیانی کوردستانیش باش لەو وەزعی لەو دۆخەی تێگەیشتوونە و خەڵکی کوردستان قوربانی زۆریدا هەم لە هاتنی لە شەڕی داعش کە زۆربەی زۆری خەڵکی کوردستان دیتمان تووشێ و کارە ساتە بوون و شەید و قوربانیانەدا و شەیدانە لە کەسوکاری ئێمە بوون حیزبیانە سیاسیەکان بوون شەیدێک لە ئەگەر پارتی بە کەسوکارەکەی یەکگرتو و کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و حیزبەکان تر لە تازەکەی دادنیشتن مانەوە ئێمە هەمومان یەکچین لێک نزیکین بیرروڕای جیاوازمانەیە ئەو بیرروڕای جیاوازانش لەگەر لە ڕێگای مێزی گفتوگۆ دەتوانین ئەمە چارەسەریەمە بکەین بۆیە و لە خولی چوارەم دەکرێت ببتە پەندێک بۆ خولی پێنجەم کە خولی پێنجەم نەتیجەی ئەو مزایەدا نەتیجەی ئەو لێکتێنەگەیشتە نەتیجەی تێکدانی تەوافقی سیاسی دو سال پەرلەمانی لەکار کرد بەڵام لە دواییدا هاتین بەیەکەوە دانیشتین هەرچەندە لەم دوایانەشدا بەڕاستی دەورەشی بانی بابرێن لە ناوڕاستەکەی خولەکەی ئێمە وەزعی خراپ دروست بوو بەڵام لەو کۆتاییەکەی خولەکەی لێکتێگەیشتنیش باش درود زۆربەی فراکسیۆنەکان و ئەندامە توندڕەوەکانی ناو پەرلەمانیش گەیشتنە قەناعەتە کە ئەوەی کە لە ڕابردوودا کە باسییان دەکرد لەگەرە کۆماندا ئەوە ڕۆژێک بوو چوو دانیست تەعویزێک بۆ ڕابوو دوش بکەرەوە بەڕاستی چکە هیچ نەتیجەیەکی نەبوو تەنها مێزی گفتوگۆ دەتوانین خزمەت بکە بەیەکەوە دابنشین لێردا بۆ هەوە کوڕوونکردنەوەک لەسەر قسەی خوشی بەڕێزم کە باسی لەوەی دەکا کە تا ئێستاکە کۆمەڵی ئیسلامی بڕیاری نەدایێت ئۆپۆزیسیۆن بیت
لەناو حکومەت دابی بۆیە چۆن دەتوانین دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێری کە هیچ تەوافقێک ڕێککەوتنێک نەکراوە کاتی خۆشی لە خولی چوارەم لەبەر ئەوەی یەکێتی لەناو خۆشیان مشکلێکیان هەبوو لەسەر ئەشخاص و هەندێک وەزە سکرتێری پەرلەمان کۆمەڵی ئیسلامی بە کاتی وەریگرت بە کاتی وەریگرت تا ئەو وەزعش دروست بوو تەوافقی سیاسیەک چوو بەڵام لەگەڵ ڕێزم بۆ برا بە ڕێزەی کە قوبولی نەبوو بێ وەکو ئەندامی پەرلەمان بینێتەوە بە سکرتێری پەرلەمان خۆی تەقاوت کرد کە لێی ستاندرایەوە چونکە لەبەرەوەی هەستەی کۆمەڵی ئیسلامی نەبوو کە سکرتێری پەرلەمان دیاری کرا هەستەیەکی تیشتمانی کوردستان هەمان حروف هەیە بۆ نمونە وێکچوون هەیە لە نێوان ئەوەی کە لە خولی چوارەم هەبوو لەگەڵ خولی پێنجەم بۆی هەبێ بۆ نمونە ڕێککەوتن نەکرێت لە نێوان لایەنەکان پەرلەمان ئەو دانیشتنیەکەمە تاو نەکا بۆ کاتێکی دوور یعنی وەک ئەوەی لە خولی چوارەم هەبوو یعنی چی بکرێت بۆ ئەوەی بگەینە ئەنجام من ئومێد دەخوازم لە داهاتوشدا بەڕاستی وەکو وڵاتانی دنیا حتا ئەگەر حزبك توانی بە تەنهاش براوەی یەکەمی بتوانێت حکومەتی پێک بینرێ حزبەکانی وەکو ئۆپۆزیسیۆن تەماشا وەزعەکەی بکەن بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بۆ نمونە ئەگەر پارتی دیموکراتیان کورسی کەمی هەیە یان حزبك زۆری نەهی ناتوانی حکومەت پێک بینی ئێمە بچین پیرۆزبایی لێ بکەین باوەکو دەوری ئۆپۆزیسیۆن ببینین و حزبەکانیش وای لێ بێ با بتە تەزویەکی نوێ کامە حزب کە تۆ گلەی لێ دەکەیت بزانین ئایا لەو ئاسێدا بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکە لە ماوەی ئەو 4 ساڵەیدا ومێد دەکەم لە داهاتوو ئەوەشی لەبێ بەڵام ئەوەی کە دەمینێتەوە ئەو ڕووی کوردستان واقعی ئەو ڕووی کوردستان ئەوە دەخوازی کە لایەنە سیاسیەکان لێک نزیک بنەوە بە گفتوگۆ و باسم بە حیوار دانیشتن بتوانن هەم حکومەت بەڕێوەبن بەڵام نەک بۆ چاوەڕپۆشی کردنی یەکتر لە خولی ڕابردوو کە کابینی هەشتمی حکومەتیشمان هەبوو کە گەیشتم زیادە گەشت ئەو ئاستی تۆ وەزیرێکی پارتی دیموکراتی کوردستان بانگ دەکردەوە بانگی دەکەم بۆ ئەوەی کە محاسبەی بکەم لە دەرەوە لەناو خەڵک قسە دەکرد من فلان وەزیر بانگ دەکەم وای لێ دەکەم ینی محاسبەی دەکەم پرسیینەوە لێ دەکەم لە هەمان کاتدا بۆ چ بۆشکانی حزبەکەی مقابلت بوو بۆ ئەو نەبووە ئەو وەزیرە لە ئەدای خۆی سەرکەوتوو نەبووە بەس بۆشکانی حزبەکەی بوو حزبەکەی مقابلشی هەدەستا وەزیرەکەیوی بانگ هێش دەکرد دەگوت بانگ هێشی فلان وەزیر دەکەم لەسان فلان بابەت من لێپرسینەوەی لەگەدا دەکەم ئەگەر بێت ئەو تەوەجهە دروست بی تەوەجهەشی سەلیم دروست بوو کە بەبێ ڕەچاوکردنی ئیتیزاهی سیاسی ئەو وەزیرەی کە لە کابینەکەیدایە لە بۆ خزمەتکردن بۆ هەستپێکردن بە مەسئولیەت سەرشانمە بتوانین ئەمە بانجی بکەین و پرسیاری لێ بکەین تا گەیشتە ڕادەی لێستنەوەی متمانە دەبی کۆدەنجێکە بێتن لەسەر ئەو ئەساسی بی کە ئەو وەزیرە وەکو پێویست نەیتوانێت ئەدای خۆی جێبەجێ بکات ئەو کۆدەنجیە کۆ بکاتەوە هەموو قەناعەتێک دروست بکرێت بەڵێ ئێمە لەبەر پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان وەرە پێناو بەرژەوەندی حزبەکەی خۆشم کە ناکەمە قوربانی شەخسێک پێویستیمان بەوەیە کە لێپرسینەوە تا گاتە ڕادەی بتمانە لێوەرگرتنەوە بەڵام تا ئێستا کە ئەوە دروست نەبووە سەر ئەوە دەبێ دەگەڕێمە خزمەت ڕووپاخان بێگومان بەڕێستم پەیڕەوی ناوە خۆی ئەوەی کە ئێستا کاری پەرلەمانی پێدەکرێت خوێندۆتەوە پێتان وایە دەستکراوەیتان هەیە بەوەی کە شێوازی کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان گۆڕدرا بێ سەلاحیەتی زیاتر درابێتە ئەندامی پەرلەمان بەوەی بتوانێت بە دوای کەمە کوڕیەکانی حکوومەت بێ لە پێناو چارە سەرکردن بەڵێ خۆی ئەو پەیڕەوەی کە هەیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادە و خاڵەکان و بەرگەکانی پێم وایە زۆر بەڕوون و ڕاشکاوی ینی باس کردووە کە ئەرک و سەلاحیەتی پەرلەمانتاری و هەروەها پەرلەمانیش وە دەستەی سەرۆکایەتیشی بە جوانی ڕوون کردوتەوە ئەگەر ئەو پەیڕەوە جێبەجێ بکرێ و ئەو ئەرکانی کە لەسەر پەرلەمانتارە پێی هەڵسێ پەرلەمانتار و هەروەها ڕێش پێ بدرێ کە ممارەسەی ئەرکەکانی یاخود سەلاحیەتەکانی خۆی بکە پێم وایە کاری زۆر باش دەکرێت بۆ نمونە پەرلەمان ئەو سێ ئەرکە سەرچێ کە هەیەی ئەرچی یاسادانان و هەروەها چاودێریکردن و لێپرسینەوەی حکوومەت و هەروەها پەسەندکردنی بودجە ئەگەر پەرلەمان بەو سێ ئەرکەی خۆی هەڵسێ پێم وایە هەم حکوومەتێکی کارا دەبێ و هەم دەسەڵاتی دادوەریش کە یەکێکە لە سێ دەسەڵاتەکان دەسەڵاتێکی وا دەبێت کە لە ژێر ئەوەی حیزبی دێتە دەرێ و هەروەها پەرلەمانیش پەرلەمانێکی کارا دەبێت و بە ئەرکەکانی هەڵدەستێ و چاودێری حکوومەت دەکات بۆ نمونە یاسادانان ئێمە لەوانەیە خەڵکی زۆر بڵێن لە هەرێمی کوردستان یاسای زۆر باشن بەڵام کاری پێ ناکرێ ڕاستەخۆ دێنە سەر ئەرچی دووەم کە بۆ نمونە چاودێریکردنی حکوومەت و لێپرسینەوەیەتی ئەگەر پەرلەمان بە تەواوی ئەو ئەرکەی خۆی جێبەجێ بکات کە ڕێی پێ بدرێ چاودێری حکوومەت بکە لە هەڵسان بە کاروبارەکانی و هەروەها لێ پرسێتەوە پێم وایە ئەو گەندەڵیە کە باز دەکراوە هەبوو لە ڕابردوو ئەو گەندەڵیە بەشێکی زۆری کەم دەبێتەوە لەبەرەوەی چونکە ئەمە وەزیر هەبوو باسی کردو گوتوێتی من
بۆ نمونە هەر وەزیری خۆمان یعنی ئەوەی سەر بە کۆمەڵی ئیسلامی کە پێشتر لە کابینەی پێشوو وەزیری کشت و کاڵباسی لەوەی دەکرد دەیگو کە وەزارەتەکەم وەزارەتێکی زۆر کاراژ بوو و هیچ شتە شم نەبوو یعنی بۆ نمونە کە بێم ڕوبەڕووی پەرلەمان بمەوە ڕوبەڕووی ئەو پرساندن و یاخود پرسیاری پەرلەمان داران ببمەوە هیچ شتێکی وانە بوو کە من لێ بترسێم کەچی چونکە دەهاتێ بەرامبەر جیهەتێک کە پەرلەمانە باڵاترین دەسەڵاتەکە لە مادەی پەیڕەوی ناوخۆ باز دەکەن دەیگوت ڕاستەخۆ ترسێک لەلا دروست دەبوو یعنی ناخۆشە بۆ وەزیر بێتە بەرامبەر 111 پەرلەمانتار و دەستەی سەرۆکایەتی ئەوانە لێپرسینەوەی لەگەڵ بکرێ بۆیە کە ئەو ئەرکا بە تەواوی جێبەجێ بکرێ پێم وایە هەم حکوومەتێکی فعلی بە تەواوی لە بەرژەوەندی خەڵکی دەبێ هەم پەرلەمانیش بە ئەرچی خۆی هەڵدەستێکە بێگومان وەک دەڵێ بەوە دەزانی کە لە پێشووتردا ڕەنگە گرفتی خولی چوارەم لەوە ببێ ئەو سیڕاعی کە لە دەرەوەی پەرلەمان هەیە بێگومان شۆڕ بۆ نێو پەرلەمان و لە نێوان لایەنەکانی شەوێت چی بکرێت بۆ ئەوەی وەکو ئێوەکو ئەندامانی پەرلەمان کە بێگومان جەنابەت لە فراکسیۆنی کۆمەڵی دواتر نوێنەری هەموو خەڵکی بۆی کە دەنجی پێنەداوی چی بکرێت بۆ ئەو ڕۆحیەتە دروست بکرێ هەموو لە پێناو یەک ئاماز ئەوش خزمەتکردنی خەڵک بێ هەوڵ بدرێ بەڵێ من کە باسی ئەوم کرد پەرلەمانتار بە ئەرکەکانی خۆی هەڵسێ پێم وایە یەکەم شت ئەوەیە نەفەسی حیزبی کەم بکرێتەوە لەلایەن پەرلەمانتارە من خۆم باوەڕم بەوەیە کە پەرلەمانتار دەبێت لە پێش ئەوەی بەرژەوەندی حیزبەکەی لە بەرچاو بگرێت بەرژەوەندی خەڵک کە چونکە یەکێک لە خاڵەکانی کە پێم وایە لەوانەیە ینی لە پەیڕە و کە باسی ئەرکەکانی پەرلەمانتار دەکا وا بەزەقی باز نەکرای بەڵام لە یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 باز دەکا کە پەرلەمانتاران نوێنەری گەلن من نوێنەری خەڵکین و خەڵک ئێمە هەڵبژاردووە بۆیە ئەگەر پێم وایە پێش هەموو شتێک ینی نەفەسی حیزبی کەم بکەینەوە و هەروەها بە ئەرچی خۆمان هەڵستین کە ئەمە نوێنەری خەڵچین بەرژەوەندی خەڵک و گەل پێش هەموو کارێک لە بەرچاو بگرین کە بەرژەوەندی خەڵکت لە بەرچاوگرت ئەتو لە معاناتی خەڵک تێدەگەیت کە خەڵک چی دەوێت ئایا معاناتی چییە کە بۆ نمونە ئێمە باسی ئەوە موچە دەکەین باسی کارەبا دەکەن هەم معاناتی خەڵکە معاناتی حیزبەکان نییە بۆیە ئەگەر نەفەسی حیزبی کەم بکرێتەوە پێم وایە کارەکان باشی دەڕوا و هەم پەرلەمان بە ئەرچی خۆڵ دەستێ و هەم حکوومەتێکی کارە فعلی دەبێ و تەواو لە بەرژەوەندی خەڵکی دەبێ و دەستی حیزبی دەسەڵاتی حیزبی تەواو لێ دێتە دەرێ بۆیە پێم وایە پەرلەمانتاران پێش حکوومەتیش نەفەسی حیزبی کەم بکەنەوە لە دڵی خۆیان هەر پەرلەمانتارە و ینی بە ئەرچی خۆی کاڵسێ نەفەسی حیزبی کەم دەبێتەوە پێش ئەوەی لە بەرژەوەندی حیزبەکەت کار بکەیت پێم وایە لە بەرژەوەندی خەڵک و گەل بێگومان سەرەتای کاری پەرلەمانی کاکشوان لە خولی چوارەم هەماهەنجێکمان دیت لە نێوان دەستی سەرۆکایەتیان پەرلەمان بەگشتی لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت و وەزیرەکان ئێوە بە 2 ساڵی یەکەم بە 2 ساڵی باش لە قەڵمدا لە پەرلەمانی کوردستان بەوەی زۆرینەی ئەو پرۆژە یاسایانە هێنرانە پێش کە ڕەنگە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هابێ مەبەستمە بزانم لەو پەیڕەوەی ناوخۆی کە ئێوە کارتان لەسەر کرد چۆن ئەم خاڵە دیاری کراوە بۆی ئەگەر ئەو شتەی باسکت وەزیرێک هات لە پێناو ئەوە نێتە پەرلەمان کە لایەنێک بیاوێ لەلایەنی دژی ئەوە بیشتێنێ یان مەبەستی ئەوە بێکە لە شخصیەتی بدا ئەوە چۆن لە پەیڕەوەی ناوخۆ دەستکراوی دراوەتە ئەندامانی پەرلەمانیان ڕێکخراوە بەڵێ بەڕاستی پەیڕەوەی ناوخۆیە ماوەی زۆری ویست تا لە کۆتایی تەمەنی پەرلەمان ئەو پەیڕەوە دەرچێنراوە ئێستا چاپ و بڵاو کرێتەوە لە بەدەستی خەڵکیشە لەو پەیڕەوەیش بابنین کە وەکو حکوومەت کە جەنابەت باز دەکەی پەرلەمانتار بە پێی ئەو پەیڕەوە حەقی هەیە بە دوادزارچوونی هەموو ئیشوکارەکانی حکوومەت بکە و بانجیشی بکە بۆ پرساندن یان پرسیاری لێ بکە تا گەیشتە ڕادەی متمانە لێ وەرگرتنەوە بە پێی پەیڕە و دیاری کراوە و حتا لە ژمارەی ئەندامانی چەند ئەندامی پەرلەمان کەم کرایەوە کە بە چەند ئەندامێکی پەرلەمان دەتوانن داوا بکەن هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود هەر وەزیرێکی بەڕێز بێتە پەرلەمانی کوردستان بۆی بابرێن پرسیاری لێ بکرێ بەڕاستی ئەوەی کە جێگای خۆشحاڵی بۆ لە خودی ئێمە زۆرترین هاتینی هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەم وەزیرە بەڕێزەکان بۆ پەرلەمانی کوردستان و بۆ لێژنەکانی پەرلەمانیش حزوریان گەلێک زۆر بوو تا ئەو وەزع سەری هەڵنەدا ئەو تەوافقەت تێک نەدرا وەزیرەکان بە بێ جیاوازی ئیتیجاهی سیاسی حەز دەکەم ینی ئەو کاتێک کە هەماهەنگی باشە بوو لە نێو پەرلەمان ڕەنگە ئێوە زیاتر وێنەکە لە بەرچاوتان ڕوون بێ بەوەی کاریگەری هەبوو لەسەر ئەدای حکوومەت بەوەی باشتر ئەدای خۆی بکات
طبعا لێک تێگەیشت نەکەبووە وەکو باسی کرد کە بە نمونێ بە وەزیرێکی خۆیان هیناوە بەڵێ کە دەیزانی وەزیرەکە ڕەقیبەک لە سەریدا هەیە کە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان دەتوانێت متابعەتی ورد و درشتی شوکارەکانی حکوومەت بکاتن بە جۆرەشت لەوانەیە هەنگاوی داوێشت ئیشی دەکرد و دەشیزانی کە ڕەقیبەکی لەسەر هەیە و لە ورد و درشتی شوکارەکانی بە دوواداچوون دەکاتن و تا دەگاتە ئەوەی کە بانگ بکرێتە پەرلەمانی کوردستان بەڵام کە وەکو باسم کرد لە سەرەتا بەو شێوەی ڕۆیشت بەڵام کە دوای ئەو وەزعات تێکس و تەوافق تێکس و بینانی وەزیر تەنها بۆ شکاندنی حزبەکەی بووە نەک بۆەوەی کە تو ئەو وەزیرە لە ئەدای خۆی سەرکەوتو نەبووە تەنها بۆ ئەوەیە کە ئەزمەیەک وەزعێک دروست دەبوو دەشیانزانی لە دەسەڵاتی ئەو وەزیرەی دانیە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان شەڕی داعش بەسەر فەرز کرد ئاوەرە هات و میزانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن مالیکی و بە یەک تەوقیع بدرا بەبێ ئەوەی بگاتە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بە یەک واژۆی خۆی میزانی لە سەرەتای ساڵی 2004ەوە لەسەر هەرێمی کوردستان بڕی هەندێک وەزع هاتە پێشەوە لە تەحملی نەحکوومەت و هیچ وەزیرێکی دانەبوو چاک ئەوە دەزاندرا مەسەلەی پاشەکەوتی موچەیە مەسەلەی تەخیربوونی موچەیە کۆمەڵێک شت هەبوو یان لە کار و پرۆژەکانی حکوومەت کە وەستا هەموو دەزانم مەسەلەیەکی داراییە کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێک بوو بەڵام وەکو باسم کرد بۆ ئەوەی نەدەهات عیلاجێک چارەسەرێک بە شێوەیەک بکەین هاوکارین بۆی حکوومەت لەسەر ئەو وەزعی کە تێکەوتووە ڕزگار بکرێ و بە چاو ڕوونی باشی بدرێتێ بەعکسەوە دەهاتن بۆ ئەوەی کەش لەسەر حیزبەکە حساب بکرێ و دەستچێنران بەڵێ باش دەگەڕێمەوە خزمەتت ڕووباخان مەبەستمە باسی بابەتێکی گرنگ کەم کە بێگومان ئەرکێکی گرنگی پەرلەمانی پەسەندکردنی بودجێ ئێمە شارەزای بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی لە ڕووی داراییشەوەی کە حکوومەت ڕای دەگەیەنێ دەتوانرێت چۆن وا بکرێ ئێوە هەماهنگ بێ لەگەڵ حکوومەت کە بودجەیەک بێتە پەرلەمان ئەمجارە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ئەوەی کە پەیوەندی زیاتری بە هاوڵاتیانەوە هەیە بە شێوازێک پەسەند بکرێت بودجەکە کە خۆشگوزەرانی زیاتر بەلای هاوڵاتیاندا بشتێتەوە بەڵێ خۆی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش دەبێ حکوومەت لە سەرەتای مانگی تشرینی یەکەم پرۆژە بودجێ بنێرێتە پەرلەمان بۆی گفتوگۆی لەسەر بکرێ و پەسەند بکرێویش بە کۆمەڵێک ڕێکار کە بە پێی مادەی پەیڕە و باس کراوە ئێمە بۆچی داکۆکیمان لەسەر ئەوە دەکرد کە سەرۆکی یەکەم دانیشتن بە ئەرکەکانی خۆی هەڵسێ بۆ ئەوەی کە دەسێ سەرۆکایەتی هەڵبژێدرا زوو حکوومەت پێک بهێندرێ چونکە ئێستاەوە بۆ مانگی 11 دەڕۆین هەتا ئێستاەوە بودجە دیارنی و پەرلەمانیش بە خۆتان دەزان کە بە کارەکانی خۆی ناتوانێت هەڵسێت چونکە دەسێ سەرۆکایەتی هەڵنەبژێدراوە بخۆی لە سەرەتای مانگی تشرین یەکەم کە دەکاتە مانگیدا حکوومەت پرۆژە بودجە دەنێرێتە پەرلەمان و پەرلەمان گفتوگۆی لەبارەوە دەکا و ئاراستەی لیژنەی دارایی دەکا کە لیژنەیەکە لە پەرلەمان پاشان لیژنەی دارایی چاوەڕێی راپۆرتی لیژنەکانی کە دەکا کە پێیوەستن بۆ نمونار وەزارەتێک پێوەستە بە لیژنەیەک کە راپۆرتی خۆیان بنێرین لەبارەی ئەو پرۆژە بودجەیە ئەو پرۆژە بودجەیە خوێندنەوەی دووەم بۆی دەکرێت و پاشان لە دانیشتێکیکە پەسەند دەکرێت ئەو پرۆژە بودجێ تا ئێستا لە 2014ەوە گەر هەڵە نەبووم نەهاتۆتە پەرلەمان لە 2014ەوە کەەوە خەلە لەوە ڕاستی چونکە هەم بۆ پەرلەمان خەلەلە هەم بۆ حکوومەتیش بۆ پەرلەمان کە یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە بودجە پەسەند بکە ئەو بە ئەرچی خۆی دەکات پەرلەمان هەڵنەستاوە و حکوومەتیش تا ئێستا ینی لە 2014 بودجەی دیار نییە جگە لەو بابەتی بودجۆی پێتان وایە لە کارنامەی داهاتوو کە چه پرۆژە یاسایەک زیاتر گرینگە بۆ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان پێتان وایە دەبێت جەخت لە چی بکەنەوە بۆ ئەوەی هەم ئاراستە سیاسیەکەەوە هەم ئاراستی گوزارانی خاڵکی بە لایەکەدا بشتێتەوە بەڵێ ئێمە لەوانەیە لە ڕابردووش کە پرۆژە بودجە نەهاتۆتە پەرلەمان بە پاساوی ئەوەی کە باری دارایی بەو جۆرەی بووە و قەیران بەسەر هەرێمی کوردستان هاتووە و حکوومەت پارەی نەبووە بۆی پرۆژە بودجە نهاتووە بەڵام لە ئێستادا دەبینین کە حکوومەتیش دەڵێ وەزعی دارایی باشترە و ئێستاش کە موچە بە جۆرێک لە جۆرەکان پاشەکەوتێکی کەم دەکرێ و موچە باشتر بووە و ئەو نەسریەی کە دەنێردرێ لە بەغدا ئەوە پێم وایە ئەنی وەزعەکەی باشتر کردووە
بۆیە ئێمە دەبێت داکۆکیلەوە بکەین کە پرۆژە بودجە بە زووترین کات بێتە پەرلەمان کە پەرلەمان دەستی سەرۆکایەتی بۆ هەڵبژێردراوە هەروەها حکوومەت پێکێنرا بۆی بودجە پەسەند بکرێ بۆی بزانین هەر وەزارەتێک چەند بودجەی هەیە لە ماوەی ئەو ساڵە بۆی خەرجی بکەوە هەروە چەند داهاتی هەیە کە راپۆرتی بۆ نمونە راپۆرتی خیتامیش کە لە مانگی چواردا ئەگە هەڵە نەبم دێت ئەم راپۆرتانە بێکەوە کە پرۆژە بودجەش دێ و هەروەها لە مانگی تشرینی یەکەمیش دێ ئەم راپۆرتانە بێکەوە دەبنە هۆی ئەوەی هۆکاری ئەوەی کە پرۆژە بودجەکە لە پەرلەمان پەسەند بکرێ کە ئەو کارەکرا کەواتە پەرلەمان بە ئەرکێکی خۆی هەستا و هەروەها حکوومەتیش دیار دەبێتەوە چەندی بودجە بۆ نمونە هەر وەزارەتە و چەندی بودجە بۆ تەرخان کراوە و پاشان تۆ بە ئەرچێکی تر هەڵدەستی کە پرساندنی بۆ نمونە وەزیرەکانە لە چ کاتێکدا لەو کاتێک کە ئەو وەزارەتە داهات و خەرجی دیار نەبوو داهات و خەرجی دیار نەبوو کە چۆن ئەو پارەی سرف کردووە و هەروەها داهاتی چەندە ئەوە کەواتە پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵدەستێ و هەروەها ئەو وەزیرەی کەوا ڕووبەڕووی ئەو جۆرە ناشەفافیەتی دارایی دەبێتەوە ئەو وەزیرە پرساندنی لەگەڵ دەکرێت بۆیە ئەگەر ئەم کارانە هەمووی لە چوارچێوەی ئەو ئەرک و سەڵاحیەتی پەرلەمانی جێبەجێ بکرێ پێم وایە هەم حکوومەتێکی فعلی و کارا دەبێ هەم پەرلەمانیش بە ئەرکەکانی خۆی باشە کاکشوان دەگەڕێمەوە لای جەناب کاتم کەم ماوە پێت وایە پێکەینانی حکوومەت بە چ جۆرێک لە خزمەت ئەرچی پەرلەمانتاری و پەرلەماندا بێ بۆی کای حکوومەتی زۆری نەبێ حکوومەتی چەند لایەنی بێ بنکە فراوان بی و بەپێی پێشبینی جەنابەت حکوومەتێکی زۆری نەوی بەهێز پێک بهێنرێت واتە لە سەرەتاش باسی تەجربەکانی ڕابردوم کرد بۆ ئەوەی هەر حیزبەکە گەر مشارەکەی کابینەشی نەکرد دەکرێت وەکو ئۆپۆزیسیۆن دەوری خۆی ببینیتێن و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانش حەقی دیاریکراوە مابرێن ماف و ئەرچی ئۆپۆزیسیۆنی ناو پەرلەمانی چێکە خاوەن دەنگ و کورسی پەرلەمانیە ئەوەی تر دەکرێت چاودێریی وردی حکوومەت بکرێ لە ماوەی 4 ساڵیدا حکوومەتی هەرێمی کوردستان چه هەنگاوێک داوێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە وەگەتوانی لەو ئاسایدا بوو حکوومەتی هەرێمی کوردستان کە خزمەتی باش ئەو وعدی کە بە خەڵکی داوە جێبەجێ بکە ئەوە لە هەڵبژاردن ڕۆژی هەڵبژاردن ئەوە میلەت پاداشی داتەوە ئایا وەکو حکامە تاچان لە خزمەتی دابووە یاخود ئەو وعدانێکی داتی نەیتوانێت وەکو پێویست جێبەجێ بکە لە هەر ڕۆژی هەڵبژاردن بە تەسەووری من ئەوە بەدیار دەکەوێت کە ئەو حزبە تاچەند توانێتی هەنگاوی باش زۆر جار قسەی دڵخۆشکەر بۆ هاوڵاتیان دەکرێت بەڵام من دەمێت لەس ئەساسی زانیاری ئەگەر هەدبێ بەوەی کە دەکری لە داهاتوودا حکوومەتێک بێ هەماهنگ بێ لەگەڵ پەرلەمان خەڵک بتوانێت لە ژێر سایدا تۆزێک بحەسێتەوە و ئاڕاستەی ژیانی هاوڵاتیان بە زۆریشت کە بگۆڕێت بەڵێ ئێمە یەکشت هەیە لێک جیاکەینەوە تەسەوڕ نەکەین پەرلەمان دائیمەن بۆ شکاندن و کۆس دروستکردن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان واتێ بگا دەمێ هاوکاری دەسەڵاتەکان دیارن ئەو دەسەڵاتی پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەری ئەمانە هەموو دەسەڵاتەکان دیارە بە شێوەیە ئیشەکانیش دیارن بۆی پێویست بۆی دەکات کە ئێمە ینی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵک بەڕاستی زۆر پەرۆشە لە کۆمەڵێک شتەوە پێش هەموو شتێکی بە تەسەووری من کە ئەمە ئیشی لەسەر بکەین ئەو یاسای چاکسازیە کە لە پەرلەمانی کوردستان دەربچێندرێ لەبەر ئەوەی عەدالەتێک تا حەدێکی باش دەگەڕێتەوە و کۆمەڵێک داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە و هەتا دەگاتە ڕادی ئەوەی کە پاشکەوتی موچەی نامێنێ موچەی ماگانە دەدرێتن و هەتا سندوقی کە داهات دەبی تەفعیل بکرێتەوە بەبێ ئەوەی 1 دینار 1 دۆلار لەو سندوقە داهاتە خەرج بکرێتن لە ئیتقاعودی کە باز دەکرێت و بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەو لە ڕێگەی ئەو پرۆژه یاسایی وەزر و بار و گوزەرانی خەڵکی فەرمانبەران و ئەوانە زیاد بکە و هەتا ڕەسیدێکی بانقیشی دەبیتن بۆ ئەوەی ئەو قەرزانەی کە فەرمانبەر هەیە کۆمەڵێک پارێک ئاو و کارەبا و خان و عقارات ئەوانە قەرزاری حکوومەتە دەکرێت لە ڕێگای ئەو ڕەسیدی بانقی کە هەیەی بتوانێت قەرزەکانی خۆشی بدات حکوومەت ئەگەر پرۆژه یاسای چاکسازی کە ئەوەی حکوومەت ناریتی وەک خۆی جێبەجێ بکرێ من دڵنیامەوە ئەرچی خولی پێنجەم دەبێتن کە بتوانین لە زووترین دەرفەدا ئیش لەسەوەی بکە و بۆ ئیستیقرالی سیاسیش دەستور کە هەنگاوی زۆر جدی بڕیە ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی بەڕاستی ببینە خاوەن دەستور هەرێمی کوردستان بێتە خاوەن دەستور و چاکسازی و بار و گوزەرانی هاوڵاتی کوردستان لەو دۆخەی ئێستا تێدا هەیە بەرەو باشتر بڕوات. باش ڕووپاخان وەک ڕوونە کەواتە ئەرچی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕەنگە قورستر بێ وەک دەڵێن تۆپەکە ئێستا لە ساحەی پەرلەمانە بتوانێت کە پەرلەمانێکی کارابێ پێشبینیت بۆ کاری پەرلەمانی و
ڕەنگە خەڵک زیاتر چاوی لەسەر ئێوە بێ. بەڵێ من پێم وایە بە تەنهاژ ناڵم بەس فراکسیۆنی کۆمەڵ ئەوی پێ دەکرێت من پێم وایە گەر هەماهەنگی لە نێوان فراکسیۆنەکان هەبێ دەتوانین کاری باش بکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها پێم وایە لە 4 ساڵی داهاتوو ئەگەر ئەم هەماهەنگیە هەبێ دەتوان پرۆژە یاسای باش بێنینە پەرلەمان و هەروە خوێندنەوەیان بۆ بکرێن بە یاسا. بۆیە تەمەنای ئەوە دەکەم ئەو هەماهەنگیە هەر لە قۆناغی یەکەمەوە دروست ببێ و لە پێناو لە بەرچاوگرتنی بەرژەوەندی خەڵک نەک لە بەرچاوگرتنی بەرژەوەندی حیزبەکان نەفەسی حیزبایەتی کەم بێتەوە و هەروە بەرژەوەندی حیزبیەکانمان هەر لە بارگەکانی حیزبەکانمان بەجێ بهێڵین کە دەینە پەرلەمان بە ئەرچی پەرلەمانتاری خۆمان هەڵستین. بۆیە لە ئێستاوە هەم تەمان نادەکەم هەم داواش دەکەم وەکو ئەندامێکی پەرلەمان لەگەڵ هاوکارانم کاری باش بکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان. زۆر بەڕێز شوان شێخ ئەحمەد ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان، زۆر بەڕێز ڕووپاک ئەحمەد ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سوپاسان دەکەم کە میوانی بوون لە پایتەختەوە. سوپاس بۆ خۆشەویستان، سوپاس بۆ ئێوە تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان نەکرد.